سڵاتان لەبێ لەم ڤیددیۆە باسی خۆپارێزی لە خۆڵباری نەکەین بۆ ئەو کەسانی کە نەخۆشی سیەکانیان هەیە و حساسێتی سیەکانیان هەیە یا ڕەبۆیان هەیە. لە ڕاستیە خۆڵبارین دەورێکی زۆری هەیە بۆ ئەوی حساسێتەکە زیاد بکات، ئەبێتە هۆی دابەزینی ئۆکسسیژین و هەوکردنی سیەکان. لەبەرەوە مە ڕێنماییمان بۆ نەخۆشانەی کە نەخۆشی درێژخانی سیەکان و ڕێڕەوی هەناسیان هەیە بە شێوەیەکی گشتی لە کاتی خۆڵبارینە ئەبێ کەمامە بەکاربێنن، کەمە خاڵێکی زۆر گرنگە. بەکارهێنانی دەمامک و کەمامە ڕێژەیەکی زۆر لەو خۆڵبارین و تەسیراتە کەمەکاتەوە. و خاڵێکیکە کە زۆر میمە ئەو کەسانی کە پەمپیان هەیە و بە شێوەیەکی گشتی بۆ قەسەباتی مزمین یا بۆ ڕەبۆ بەکارهێنن، ئەگەر هەستیان کرد هەست بە هەناسە توڵیان کرد ئەتوانن خۆیان ڕۆژانە 1 یا 2 پەمپ زیادە بەکاربێنن بۆی نەخۆشیەکە نەگاتە ئەوەی کە ببێتە هەوکردن و دابەزینی ئۆکسسیژین و داخەبوون بە خەسخانەکان. ئەگەر بەمەش هەر نیشانیان مابوو ئەو کاتە مەجبورن سەردانی پزیشکەکانیان بکەن بۆ وەرگرتنی چارەسەری پێویست لە خۆڵبارانەکە.